سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من محەممەد زەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە ڕاپەڕینی خەزای بەردەڕەش دەکەین. 30 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەزای بەردەڕەش تێدەپەڕێت کە ئەو قەزایەی بە ڕاپەڕینی دەواازەی بادینان ناسراوە. لەگەڵ هاوڵاتیەکان گفتوگۆ دەکەین و ڕابچوونی هاوڵاتیانی ئەو قەزایە لەسەر ڕاپەڕینی بەردەڕەش وەردەگرین. با بزانین هاوڵاتیانی بەردەڕەش چیمان پێ دەڵێن. فەرموون بینەرمان بن. پێشەچی بەخێر بن. لە 30 ساڵە یادی ڕاپەڕینی قەزای بەردەڕەش پیرۆزبایی خۆم ئاراستەی گشت کوردێک و کوردستانیەکی ئازیز و بە تایبەت قەزای بەردەڕەش بەڕاستی یعنی دەستکەوتەکانی ڕاپەڕین دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد و بە تایبەت گەلی کوردستان و قەزای بەردەڕەش. بۆیە دەبێ ئەو دەستکەوتەمان قەت لەبیر نەچێ. من وەکو گەنجێک کە لەو تەمەنە نەبوویمە، بەڵام باب و باپیرانمان و قزم و دۆستانی ئەو قەزایە هەستان بە ڕاپەڕینی ئەم یادا، یعنی هەستان بە ڕاپەڕینی ئەم ڕۆژە مەزنا کە حکوومەتی بەعسیان وەدەرنا لە هەرێمی کوردستان و لە قەزای بەردەڕەش بە تایبەتی. بۆیە دەستی ماندووبوونیان دەگوشین، هەمیشە پاڵپشت و پشتیوانیانین. ئەبێ بەجددی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوڕێکی جددی لەو کەسانە بداتەوە کە هەڵسان بەو ڕاپەڕینە مەزنا، بەو دەستکەوتە مەزنا بۆ گەلی کورد و بۆ قەزای بەردەڕەش. بەڕاستی ئێستا دەبینی لە ئارامیەکی باش داین و لە کەشۆڤایەکی کوردایەتی داین. ئەبێ بەجددی یعنی ئاوڕێکی جددی حکوومەت لەو کەسانە بداتەوە. باشە، وەکو دەستکەوت بامڵێن ئەو گەنجانەی بامڵێن ئەو کەسانەی کە هاوڵاتیانەی کە لە بەردەڕەش ڕاپەڕینیان کردژی بەحەز دەستکەوتەکان بەدی هاتوون، پێتان وایە ئەو دەستکەوتانەی کە توموحی خەڵکن لێسەدا هاتووتە دی؟ بەجددی یعنی تۆ دەبینی کەسانێک ڕاپەڕینیان کرد، کەسانێکی دیار لە قەزای بەردەڕەش. ئەم کەسانە ینی پشتگوێ خراون لەلایەن حکوومەتی ینی خۆزایی بەردەڕەش و بگرە حکوومەتی هەرێمی کوردستانیش. یعنی بەڕاستی دەبی ئەم کەسانە ئاوڕێکی جددیان لێ بدرێتەوە، لەبەرەوەی ئەو کەسانە بە هەوڵ و ماندیبوون و بەتاقەت و بە خوێن ئەو ڕاپەڕینەیان کرد کە ئەو ڕاپەڕینەیان کرد و حکوومەتی بەعسیان وەدەرنا. ئەوە بە ماندیبوونی خۆیان بوو، بە دەستکەوتی خۆیان بوو، بە دەستکەوتێکی کوردایەتی بوو. ئەبێ حکوومەت ئاوڕێکی جددی لەو خەڵکە بداتەوە، چونکە ئێستا دەبینی لە کەشوایەکی ئازاد داین و حکوومەتی خۆجێیی خۆمانێ، حکوومەتی کوردیمانێ، حکوومەتی باسمان وەدەرناوە. ئەبێ حکوومەت ئاوڕێکی جددی لەو خەڵکە بداتەوە. بەڵێ ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژوویی بوو لە بزاوی ڕزگاری خوازی میلەتی کورد. ڕاپەڕین توانی کۆمەڵێک دەستکەوت بەدی بێنێتن کە لە ئێستادا ئەو دەستکەوتانە بەرجەستان. هیوادارم دەستکەوتەکانی ڕاپەڕین کە بە خوێنی پێکاتەکانی خەڵکی کوردستان بەدەست هاتووە بە بەرگریکردنی هێزی پێشمەرگی کوردستان بەدەست هاتووە بپارێزرێتن و ڕاپەڕین بە تایبەتی بۆ خەڵکی بەردەڕەش خۆی لە خۆیدا ئەگەر بۆ ناوچەکانی تر جیاوازی هەبێت بۆ بەردەڕەش دوو جار جیاوازە، چونکە هاوسنوور لەگەڵ پارێزگای مووسڵ تاوەکو ئێستاش ینی کاریگەری زمانی عەرەبی و کللتوری عەرەبی لەسەر ئەو ناوچەیە بوونی هەیە. بۆ پێی وەک گوتم هاوسنوور بووە لەگەڵ پارێزگای مووسڵ و زۆرترین پیاوانی ڕژێمی بەعس لێرە باڵادەست بوونە، بەڵام خۆشبەختانە بە دەست و بازووی خەڵکی بەردەڕەش و کۆمەڵێک پێشمەرگەی قارەمان لە پێک هاتە جیاوازەکان توانیان بەردەڕەش ئازاد بکەن. باشە،
بەردەڕۆژ کە بە دەواازەی ڕاپەڕینی بادینان ناسراوە ئایا وەکو پێویست خزمەتی بۆ کراوە خزمەت کرایە بە بەڵۆژ هەڵبەتە ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە سنووری قەزای بەردەڕەش جێبەجێ کراوە لە ئاست داخوازی خەڵکی سنوورەکەنیەوە لە ئاست ئەو قوربانیدانەی خەڵکی سنوورەکە نییە کە بۆ ئازادی و بۆ ڕاپەڕیندایان دەکرێت حکوومەتتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەو دەبەرە بداتن بەو پێدەڤەرێکی کوشت و کاڵیە و هەروەها هاوسنوورە لەگەڵ پارێزگای مۆسڵ هەولێری پایتەخت و پارێزگای دهۆکی ژیانی واتە خاڵی بەیەکەوە بەستنی سێ پارێزگایە دەکرێت حکوومەتتی هەرێمی کوردستان فۆکسی زیاتر بخاتە سەر قەزای بەردەڕەش بۆ ئەوەی خەڵکی ئەو دەڤەرەش هەست بەوە بکەن کە کاتێک ڕاپەڕینیان دژی زوڵم و زۆرداری بەعس ئەنجامدا لەژێر سایە سێبەری حکوومەتتی هەرێمی کوردستان بەحەسێنەوە. ماما مادی لەبن سەرچاوم خودداافت کاز ڕاپەڕینیت بەبیردێ ئارێ وەڵڵا ڕاپەڕی لە بەردەڕەشی کوکرا بە خودێ من ئەو کات مالم لە کانیلان بێ ڕاپەڕین بەبیرم تێت ئەوەل واحد هەلستیان لە منتەقەی بادینان عادل فیتەر بێ یەکەونە باک پاشی عەزۆ گەرزە بێ و ئەمن بەخۆم باوکمیش پێشمەرگە بیە و خەیات هێزیش بیە باشە خۆشت بەشداری کردو ناوەڵە من ئەو کات منداڵ بێم ئارێ وەڵڵا پیا و درۆ نەکەت و سلااو ڕێزمیش هەیە بۆ باشە ئەوانی کە گۆتیتیان بامڵێن دووتیان جێڕایتەوە ئەوان چۆن بوو ڕاپەڕینیکە کوکرا یەکەم جار چوونە چێندەرێ لە چێندەر دەستی پێ بەخۆی ئەوە سەر چێندەرێت چ دەستگای بەخۆی ڕاپەڕین ئەوە لە ڕانیە کردیا دەزانی لە بەردەڕەش منتەقەی بادینان ئەوەل واحد بەردەڕەش و پێشوەخت خەڵک کەونە باک کردیان باشە خەڵک کەونە باک هاتنە چێندەرێ لە ناو بەردەڕەش من دەزانم من نەداتمە بەردەڕەش لە کاینلان دەرکەی جسریان کرد و هاتنەوێ خاڵم مەحمید تەیب لەگەڵیان بی و ئەحمەد تەیب ئەویش پێشمەرگە بێ لەگە بابم لە هەفتەیە و چار سەرەتا پیرۆزبایی لە جەماوەری قەزای بەردەڕەش و دەوروبەری دەکەم کە وەکو دەڤەری ڕاپەڕین و سلێمانی و شارەکانی تر هەستان دژ بە ڕێژەی میلە ناوچوو ڕاپەڕینی ئەنجامدا بەڵام بەتاخەوە قەزای بەردەڕەش تەمەشا دەکەی هەر وەکو ڕابردووە هیچ گۆڕانکارێکی بەرچاوی بە خۆی نەبینیوە هیوادارم لە حکوومەتتی هەرێم وولایەنە پەیوەندیدارەکان خەمێک لەم دەڤەرە بخۆن لە ڕێی خزمەت گوزاری و پێداویستە سەرەتاییەکانی ژیان. باشە ئەو دەستکەوتانەی کە خەڵک ئامانجی پێی بوو کە 30 ساڵ پێش ئێستا کە دەویست خەڵکی هەرێمی کوردستان بە ئامانجەکە گەیشتن زۆری بەدی نهاتبووە بەڵام ئێمە لە ژێر ئالای خۆمان ئێستا ئەوە شتێکی زۆر گرنگ بۆ خۆمان بەڵام وەکو پێویست نییە. باش بەردەڕاش لە دوای ڕاپەڕین و پێش ڕاپەڕین هیچ جیاوازێکی هەبوو بڕوا ناکەم هیچ سیوالە بەرچاو نییە. بەڕۆژ پێویستی بەچە وڵامە بەڕاشیی بەوە نەکرێت پێویستی بە هەموو شتە خزمەت گوزاری خستەخانەیە جۆت ساییدا تەمەشا دەکەی ناو شارەکان هەمووی هەروەکو ڕابردووە خۆ سنتەری شار ڕسیفەکانی بۆ وایق نەکراوە هیچی نییە خزمەت گوزاریەکان 100% بێ باشە. باشە پێتان وایە خەڵک ڕاپەڕینی کرد خەڵکی بەردەڕەش بۆ ئەوەی خۆشگوزەران بن و بۆ ئەوەی خزمەتێک بامڵێن لەلایەن بەرپرسان بۆ قەزای بەردەڕەش بکرێ پێتان وایە ئەو خزمەتە و خۆشگوزەرانی هاتوتە ئاراوە نەخێر هیچ ناتوتە دی
دەبێت لە داهاتوو حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان خزمەت بەم دەڤەرە بکەن. بەردەڕەش بە گۆترە نەبوو بێتە ساندن بەردەڕەش هەموو مستەشاری لێبوو مستەشارێنە بەقوەتی لێبوو زێباری و هرچی و سورچی و گۆران و ئەنواع مستەشاری لێبوو بەس ئەمە وەکو حماسێک لە دڵمان بوو لە پێشمەرگاتیە قەدیمەوە هەتا گەشتنی ئەوڕۆکە یعنی حماسێ پێشمەرگاتی و کوردایەتی هەنە ناو دڵمان بوو کە خەبەرمان زانی ڕانیە گریا و هات هەر بە رادیۆن گۆماندای هەتا گەشتە کەلک گوتمان هەستین دامە بچنە بەردەڕەشی دەواازەی بادینان بەردەڕەش کردیەوە بەس بەردەڕەش بوو سەرهەلدانی کردیە بەردەڕەش بوو هەتا بەعشق و بەعزان چوو شەیدی دایە و بەردەڕەش زۆری کردیە بەڕاستی ئەمە چەند خزمەکبین لە گوندێکەونە باشی هاتنە بەردەڕەشی خەلچێ بەردەڕەشیش لەگەڵمان هەلستان بەڕاستی ینی قوسیریان نەکرد ئەوەل جار هێرشی بارەگای حیزبی بەحسمان کرد تەقەمان لێ کرد هەندە خۆیان تەسمیل کرد هەندێکیش بازیاندا ئەوەی خۆی تەسمیل کرد هینامانە لە ماڵی حاکم عەبدوڵای بینە تا پشتی نێوڕایێ ئەو جوانم ڕەوان کردەوە لە نەیانەمان کوشت کەسمان نەکوشت بەڕاستی ئەمە چامان لە کوشتنی عالەمێ نەبوو بە چامان لە حەقێ بوو حەقی خۆ ئەمە ئیسپاتکەین لەسەر حکوومەتێ بەعسی واللهی ئاسان نەبوو بەلێ جورعەتی دەویست ئەوەش جورعەتی دەوێت کە تو پێ بوەستی نەنا ئەوەندە مستەشاری هەلتی بەس من ساحب خزم و ڕاست قەومەکی زۆرم لە پشت بوو و بە تەواوی ئەمە کۆنتۆرمان کرد بەردەڕەش و خەلکی بەردەڕەشیش بەعام سعید قەچۆ ئەوەل جار هات پانزیخانەی لەگەڵم کردەوەوەکی ناوچە و ناحیەمان گرت پانزیخانەمانیش گرت سویچمان لێ ساند و کردمانە عایدی بەرەی کوردستانی ئەمە هەفت کەس بووین ئەوەل جار هەفت کەس لە بەردەڕەش لە کەونەباکی هاتین هاتنە بەردەڕەشی یەک لەوان لوقمان باجەت بوو مشیر شاکر بوو سابر عەبدوڕەحمان بوو زرار کوڕەکەی من بوو ڕزگار کوڕەکەی من بوو عوبێد کوڕێ برام بوو ئەوانە ئەمە لەوانە هاتینە بەردەڕەشی وەڵاوانە دیشم لە بیر نایە چەند کەسی دیبین بەس 6 کەسێک بین هاتین خەلکێ بەردەڕەشیش لەگەڵمان هەلستان بەڕاستی یعنی بلێم هەلستانە بەردەڕەشیش حماسێکی بەقووەت بە کولیلی هەلدان و چەپلەکوتان و ئیشەکە دەبر بوو خانجەکەی منیان بەلێ من قەسرێکی دوو تابقم هەبوو لە گوندی کەونەباشی مدورنەعیا و هەندێکی جووا لێرە نەدەزانم چێنە و چێژ نینە هەمیان چوین هەندێک ڕەحمەتێ خۆیان لێبی نەمانە هەندێکیش مانە وڵا کارەکەی ئەمن بووم کە سەرهەڵدانم کردبوو سەرهەڵدانەکە بەنای من و ئەوەی دەگەیشت چێوەی کردیە دەیگۆ عادڵفیتەر هەرچی دەیگۆ عادڵفیتەر غەوغایی کردیە کورەکە کە مە سەرهەڵدانمان کردیە غەوغایی چێ بەس ئەوەیە مەسەلەکە جەچی دەکەونە باشی گوندێمە خانیە منیان دەرکەکانیان هەموو شکان ئیستەش هەرو دەرکەکان هەموو شکایە بەس بەجێ مێ لە ئێرێ هاتیتمە بەردەڕەش وڵات دەستکەوتەکانی ڕاپەڕین ینی بەقەدرێکی گەورە لە ڕاپەڕین دەکەنەکە بڵێن دەستکەوتەکانی بەدیناتیە بەڵام ئەگەر بڵێن لە پاراستنی دەستکەوتەکانی کەم تەرخەم بووینە یاکۆ وەکو پێویست بەهانای جێبەجێکردنی هەموو دەستکەوتەکانی نەبووینە یاخود ملەتی کورد بەگشتی
چاوەڕوانی زیاتر بوو زیاتری دەستکەوت بوو لە ڕاپەڕین ئەویان لەوانەیە لێمێ بڵێ هەمویان بەدیناتە بەڵام ئەگەر بلەی زەربی لێ دەدەم ناوە بێوجدانێکی زۆر گەورەیە مەڵە کورد لە حاڵەتێکدا بوو ئێستا لە چیدایە کەی ئەمنوت و کاکە ساڵی تۆ لەوانەیە نەبوو بووی ئەو بەرواری من باسی دەکەم بەڵام ساڵی 91 من تەمەنم 23 ساڵ بوو کەی منوت و ئەو ئازادیەمان هەبوو مایکێک لە دەستۆبی و منش بە ئارەزووی خۆم بە تایبەت ئەو ڕۆکە ئەو ڕوو دوونێکە و یادی جلی کوردی دەتوەرە لە ساڵی 91 لە نۆتەکان ڕۆژێکرد لێ بنابە ناوی جلی کوردی و نازم یاخود نەورۆزی خۆمان کە سرە ڕای هەندێک تەحەفوزاتی مێژوویشمان لەسەر ئەو وشەیە نەورۆز و یادی نەورۆز بەڵام ئەوە جەژنێکی بوویتە نەتەوەی کورد و ئەو کاتی پێیان دەگۆ عیدی شەجەرە جەژنی درەخت چۆن دەستکەوتەکان هیچ دەستکەوتێک بە دیناتە دەستکەوت بە دیاتە بەڵام کورد شایەنی زیاترە مادیبوونی کورد ڕمێژووی کورد قوربانیەکانی کورد شایەنی زیاتری دەستکەوتە بڵێ ئەو ملەتە ملەتێکی شۆڕژێر بووە ملەتێکی نەتەوەیی بووە ملەتێکی خاچ خۆی ویستە ملەتێکی بەڕێز بووە لەگە قیادەکەی خۆی لەگە سەرکردەکانی خۆی لەگەر فەرماندەکانی خۆی ئیتر ئەو ملەتە حەقی زیاتری هەیە خزمەت بکرێت بەڵێ لەگەوتم وای باشە ڕاپەڕین 30 ساڵ بەکو دەڵێن بەردەڕژ 30 ساڵە ڕاپەڕینەکەی بەسەدا تێپەردەبێت و 30 ساڵ وەکو پێویست خزمەت بەو قەزای کراوەکە بەردەڕژ بە دەواازەی ڕاپەڕینی بادینە ناسراوە بەردەڕەش ینی ئەوەشیان ناکرد ینی تو ڕەش و سپی ناکرد یا سپی بەردەڕەش خزمەتی نەکراوە خزمەت کراوە ینی ئەگەر هەر تەمەشایکی دەوروبەری خۆت بکەی ئەوەی پێشی 30 ساڵە ئەو پیاوەی 30 ساڵە مردووە ئێستا بێتەوە بەردەڕەش جارێشتر داوای لە عەزراییلەکە دەڵێ بم بووە لە بەرەوەی نازانی بستەوە مالی خۆی گۆڕانکاری نەبووە خزمەت کرایە بەڵام بلێ بەردەڕەش ئەگەر بەراورد بکەی لەگە هەندە شوێنی تر نەخێر نەکراوە خزمەتکردنی بەردەڕەش لە ئاست گەورەی بەردەڕەش لە ئاست قوربانی بەردەڕەش لە ئاست ئەوەیە کە دەواازەی ڕاپەڕینە نەخێرنا لەو ئاستە نیە ینی یەک لەو قەزانەی فرامۆش کراوە ینیمە زۆر جاران دەمانگۆ قەزای بەردەڕەش سەر بە قەزای ئاکرێ خەڵک ڕخنیان لێ دەگرتین نەخێر ینی ئەگەر وەکو دەواازەی ڕاپەڕین وەکو ینی کلیلی ئازادی بادینان نەخێر ئەو خزمەتەی نەکراوە زۆریشی ماوە بکرێ و خەڵکەکەشی و قەزایەکەشی شایانی زۆر زیاترە لەوەی بۆیان کراوە والله بالنسبة له ببردرشي لبردرشي هێشتا لە منتەقێ ئەوەی نەتەقیبەوە لێرە تەقیەوە خەلچەی بەردەڕەشی بە جوانی هەستان ینی کەتنە دویان حتا لەسەر ئەو بانایە سەر ئەو بانای ئێرە چونە سەر ڕەبیەکانیان ساقت کرد خەلچەی بەردەڕەشی بەڕاستی خۆیان ماندی کرد ڕاپەرنیشی جوانیان کرد و لێرە کەتنە دو حکومەتی بەعز حتار لەو گردانش ئاوایان کرد و بالنسبە لە بۆ بەردەڕەشی چکرایەت نەکرا بەردەڕەش زۆر بێخودانە بەخوای بەردەڕەش بێخودانە بەردەڕەش ئەوە بیتە قەزا هەتاڵ ئەوە مالموا لێرەیە شارعەک نییە ئاومان بە زەعیفی دێت کەهرەبمان خراپ بە هەموو شکلێکی ماندیە بەردەڕەش زۆر بەردەڕەش ماندیە ئەرێ وەڵڵا بالنسبە لە بۆ مەسەلەی ڕاپەڕین خەلکی بەردەڕەشی گەلەشیان کرد و تەقسیریان نەکرد بە خودای ینی حتا بلێ حتا سەیسکان کە دە حکومەتی لێرە خەڵک ئەو بامڵێن هەمویان پێکەوە هەڵستان دژی هەمان هەستان بە دزی حکومەتی بەعز لێرە بەخوای مەقەڕەکانیانش ساقت کرد زوو ساقتیان کرد هێشتا لە ئاکرێ ساقت نەبوو بەردەڕەشیان ساقت کرد لێرە بەرایەن لە سارێ حکومەتی گرت سیلا تێدا بە تشتابی حکومەتی بەعز هەمیان گرت و هینیان بەردەڕەشی هەمیان گردەوە سیلا میلاکان دەرکردنی بەحەز بە ئاسان بوو بە خودای زعمبنەوە بەزەکە خوددا شەشی بینی ئەوە هینای ئارێ وەڵە نەخۆ کەس ئەفکرێنە دەکرد لۆ حکومەتی بەعز بڕوخێت کەس باوری نەدەکرد بەس ئیشەکە
خواهینای و کوردیش تەقسیری نەکرد لە هەموو لایەک ڕاپەڕین حکوومەتیان ساقط کرد خەڵکی ئەو کاتی هەموو یەکدەم بوو لەگەڵ یەکتر زۆر 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 حتا ئەوی هەندێکی ناو حزبی بەعز بوون بەگەڵ جەماوەری کەتن تەقسیریان جەماوەرەکەی ناو جەماوەری مەوجود بوومە من لە بەردەڕەشی گەیشتە ناو مەقەڕێ بەردەڕەشی و کەتنە دویان حتا لە گردەکەش ئاویان کرد بە تفەنگە کەتنە دویان باش ئەگەر لە بیرت دێ یەکەم جار لە چێن دەردەستیان پێکرد بە خودەوە دەڵێن لە ئەوەی ڕاپەڕین بەس وەڵام لە بەردەڕەش هێشتن دووهۆک لە بەردەڕەش مەبەستم لە بەردەڕەشی یەکەم جار با منی خەڵکەکە هێرشی کردە سەر چێن دایری حیزبی لێرە بوو دوسێ دایری حکوومەتی حیزبی لێرە بوو کەتنە دویان بە تفەنگان کەتنە دوێ حتا لەو گردش ئاوایان کردانە بە تفەنگە هەندێکیان خۆیان تەسمیل کرد دوای بەردایان کرد تشتیوا زۆر بوو ئارێوەڵ ئەوانە هەبوو لە هەڵاتنیش حالا پاسۆن هەلاتن تۆ هەندێکی هەبە بەرکەتن هەندێکی هەلاتن ینی خوددا تێکیانیدا باشە خەڵک ئەو ڕاپەڕینی کرد کە ژیانی و باش بوو و ژیانی خۆش بوو گوزاران باشە ئەو ئامانجی ڕاپەڕین هاتیتە دی یعنی ئەوی کە دەیویست لە دڵیدا بوو گەنجە بوو کە ڕاپەڕینی کردیژی سەدام حوسێن ڕاوەستە ڕژێمی بەعەز ڕاوەستە ئایا ئەو دەستکەوتەی بەدەستێنە کە خۆی دەیویست بەخوای دەزای چیە ئەو دەستکەوتە لۆ برای خۆم بلێم ئەو دەستکەوتە ڕبع کاتێزدی یەک ڕبع سێ ڕبعی مایێشتان ئارێوەڵە گەنجەکان مەعموو بئیشێن خەدەمات زەعیفە کورە هەموو شکل بە هەموو نەوعەیەک یعنی زەعیفە شۆڵمان ئارێوەڵە ڕبع شادێدی ڕبعک هێشتا ماوە هێشتا ماوەری مایە دلمان مرتاح و باشتر لە وەختی حیزبی بەعەز مرتاحین ئەمانەتەیە بەس وەڵاهی عالەممان دییە لە قەزی جاعێلان بیناو ئەوان شارعوبانمان هەموویمان دییە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەی ئەم جارەی دەنگی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوێکی ویستی بوون ئەمە ڕابوو چنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەستە تەوەرەکەیان ڕۆکەمان سپاسی ئەوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قۆبوڵ بکەن بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ